ئەم گەنجە هەر گیانی دەرچووە با بڵێن گیانی ئەسپەردە کردووە مردووە خۆی مردووە لە ئەنجامی ئەوەی چووەتە ئاوەکە خنکاوە. کاک لێر سڵاو لێبێ دوای ئەوەی کە دوێنێ تەرمی کاک مەهدی دۆزرایەوە دوایین راپۆرتی پزیشکی دادی چی بەیەوە وتراوە ئایا هیچ ئەو کەسە خۆی گیانی لە دەستداوە یاخود کوژراوە هیچ شتێک بێەوە وتراوە بەپێی ئەوە ئەنجامەی کە لە دادی پزیشکی کەلار وەرمانگرت لە تۆ بەعەدلی با بڵێن پزیشکی دادی کەلار سەرەتا ئەوەیان ڕاگەیان کە ئەم تەرمە هیچ ئاساوارێکی کوشتنی پێوەتیار نییە چی بە خنکاندن بێەوە چی بە کوشتن بە فیشەکیان بە چەقۆیان بە هۆکارێکی تری کوشتن ئەم گەنجە هەر گیانی دەرچووە با بڵێن گیانی ئەسپەردە کردووە مردووە خۆی مردووە لە ئەنجامی ئەوەی چووەتە ئاوەکە خنکاوە. باشە ڕەوانەی پزیشکی دادی سلێمانیتان کردوای ئەوەی لە پزیشکی دادی کەلار ئەنجامی ئەوێ هەمان ئەنجامی ئێرە بوو یاخود شتێکی جیاوازتر بەیەوە وترا ئەوەی لە ڕاستە بڵێم ئەوەیە کە پێیان نەوتین وتیان ئێمە تەقلیدەکە ئەدەینە بەشی پۆلیسی کەلار و مکافەحا و دادگا. باشە باز دەوەکرا کە چەند کەسێک کەس و کار و هەروەها هاوڕێکانی لەسەر مردنی و گەنجە دەستگیر کراون ئەمە تا چەند ڕاستە هیچ کەسێک دەستگیر کراوە لەسەر مردنی کاک مەهدی؟ بەڵێ وەڵی قوربانگیان من دوێنێ شەو لەگەڵ کاک هاوڕێ ئەفسەری بنکەی پۆلیسی بەشی پۆلیسی کەلار قسەم کرد وتی ئەوە دەستگیرکردن نیە ئەوە بە هەڵە تێگەیشتنە بەڵکو ئەوە چۆن بڵێن وەکو شاید حاڵێک بامان کردوون و وەکو شاید حاڵێکی شەر لە دادگا بانگ ئەکرێن لە ڕاستە ئەوە نییە کە خەڵک بە هەڵە لێکدانەوەی بۆ کردووە ئەمە ینی هیواداریشم داواکارم لە ئەوانەی کە دەنگمانە بیسن و ئەوانەی کە سوۆسیال میدیا بەکارهێنن بەڕاستی کەمێک ینی ئینسانیان نەبیرکەنەوە. باشەواتەی هیچ کەسێک دەستگیر نەکراوە هیچ کەس وەکو دەستگیرکردن ئەوەی کە من پرسیارم لە کاک هاوڕێ کرد بەڵێ هیچ کەسێک دەستگیر نەکراوە و ئەمە تەنها بانکردنیان بوو بۆ ئەوەی وەکو شاید حاڵێک کە لە نزیکەوە ڕەفیقی ئەم کوڕە بوون. باشەوانە کێ بوون کە بانکرا هەر هاوڕەکانی بوو یاخود خزم و کەسوکاریشی بانکرا بوو؟ بەڵێ خزم و کەسوکاری بانکراون و هاوڕەکانی بانکراون و تەنانەت ئەو بەڕێزانەی کە تەرمەکەیان دۆزیەوە هەتا ئێمڕۆ ئەڕۆنە شوێنی ڕووداوەکە شوێنی ئەو شوێنی کە تەرمەکەمان لێ دۆزیەوە بۆ هێڵکاری و ئەو شتانی خۆیان پۆلیس لەمڕۆوە ئەگەر با بڵێن دادی ئەوەی تۆ بەعەدلی سلێمانی وەڵامیان بداتەوە بە تەقریرێک دوای ئەمە لێ کۆڕینەوەی زیاتر دەستپێەکەن ئەوان. کاک لێر باز لەوەکرا کە پەیوەندی پێوەکراوە کۆتا جار پەیوەندی پێوەکراوە بە کاک مەهدیەوە بە بەهۆی ئەو پەیوەندی و ڕۆشتوەتە دەرەوە دواتر دیار نەماوە ئەو دەنگویانە تا چەند ڕاستن هیچ لە ڕێگەی هێڵەکانی پەیوەندیەوە کارکراوە بۆی بزان هیچ پەیوەندێکی بۆ هاتووە. سەرەتا باسەکە وا بڵاو کراوە ئێمەش وامانزانی لە ڕاستە وامانزانی پەیوەندی پێوەکراوە بە حکمیەوەی هەندێک جار حەدەسێک ڕۆدا زۆر قسەی تیاکرێت و ئێمەش تەنها دەمی بووە بۆم پێمان گەیشتووە ئەوە ئەگینا وەکو لایانی فەرمی پۆلیس لێکۆڵینەوەیان کردووە و ئەو کامێریش کە هەڵیان گرتوت لە چایخانەکە سەعاتێک و نزیکەی 20 دقەیەک لەوێ بووە تەلەفۆنی بۆ ناهاتەوە تەلەفۆنیشی نەکردووە و ئەم حەدەسە لە 16 مانگ مەهدی دیار نەما لە 14 مانگەوە هیچ تەلەفۆنێکی لە ڕێگەی سیمکارتەوە بۆ نەهاتەوە و دوای سیمەکەشیان ڕاکێشایەوە برادرانی مکافەحایان ئەوەی با بڵێن ئۆپراسیۆن و سیمەکەیان هێنایەوە و ئەو شتانەی ئەو بابەتانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کە لەسەر بوو هەمویان کردەوە وەلای خۆیان بوو بۆیان دەرکەوتیش پەیوەندیکی پێوە نەکراوە.